بەڕاستی ئەو ژمارە شتێکی چاکە یعنی خەراب نییە بەس باز خەڵک دەرەی خراپە زۆریان چوونە فەرمانبەرەکان کەچی پارەی تێدا نەبووە زۆربەی ئەژمارەکان و سەموقەکان تێدا نەبوو نازەمەوە کارەکەی چییە یعنی کە دەڵێن ڕاتبەکەت هاتووە پێویستە تێدابی یعنی کەچی ئەژماری خۆت وەگری و پارەکە سەحبکەی بڕۆی بەڵام زۆری تێدا نییە چەند جێت کەمان کردێ لە بۆ نمونە تێدا نەبووە هاتین ئێرە بانکی جیهان کە لێرەوە ئەژمارەکەی وەگرین کەچی خەڵکەکی زۆریش لێرە نییە زیاتر بەیانەکە لە جێیتکە هەبوو. بەڕاستی بوونی سیستەمی ئەلکترۆنی لە کوردستان زەروریەتە بەڵام ئەوەی دەبینین ئەو شەشانە بە هیوادارن حکوومەت هێرێم لە ڕێگەی بانکانەوە چارەسەری بکەن زۆر جارێمە دەین کێشەی ئەیتیەمەکان لەوەدا پارەی زاریوێت تێدانیان زاریوەیە کارەبای لەسەر کوژایەتەوە زاریوەیە کێشەی ئەوەی دەبیتن کە گوایە سیستەم ڕاوەستا ئێستا ئەمە بە حقیقەت ئێستا مشکلەی سیستەممانەیە گوایە سیستەمی یەک لە بانکەکان کە ئێستا موچەکەمی تێدا وەردەگرم سیستەمی ڕاوەستایە دیاری ناکەن ئایا سیستەمەکە کەینە چادەبتەوە کێشەکە لە چدایە پێویستە تەنسیقێک لە مابینی هەژماری من و بانکەکان نەبیلو ئەو کێشانە ناکرێ فەرمانبەرێکی هەژماری من لەوێکە تەنها ڕوونکردنەوەکەی ئەوبی سیستەم ڕاوەستایە دەبی چارەسەری بدەنە ئەو کەسانی کە سەردانی ئەیتیەمەکان دەکەن بە هیواین ئەو کێشانە چارەسەر بکرێن چکە زەروریەتە فەرمانبەریش دەوامیە ناکرێت چەند جارێک پستە چەند شوێنێکی جیاجیا لا. ليكو ده كده.